بەڕنامەی ترافیکەم جارە باس لە یەکێک لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ دەکات کە پۆلیسی هاتوچۆ با بێئاگایی شۆفێر وەسفی دەکات. بێئاگایی شۆفێر لە کاتی شۆفێری یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ کە ڕوودەدات. ترافیک چەندین بەڕنامە باسی لە کەم تەرخەمی و بێئاگایی شۆفێر کردووە بە شێوەی جیا کە زۆر جار قوربانی گەورەی لێ دەکەوێتەوە. ترافیک دیمەنی چەندین ڕووداوی هاتوچۆی تۆمار کردووە کە لە ئەنجامی بێئاگایی شۆفێر ڕوویانداوە. ئەو ڕووداوانەش زیانی گیانی و مادی و قوربانی گەورەی لەکەوتوتەوە. ئەمانج لە نیشاندانی ئەو ڕوودا و قوربانیانە هۆشیارکردنەوەی شۆفێرانە تا ببێت بەپەند و سوود بۆ ئەوەی بەئاگابن و پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن تا دووبارەبوونەوەی ئەو هەڵانە گەر بن بڕیش نەکەین سنوورداری بکەین. ترافیک سەرەتا بە چیرۆکێک لەو ڕووداوانە دەست پێ دەکات کە لە ئەنجامی کەم تەرخەمی و بێئاگایی شۆفێر ڕووی داوە. بۆ مەبەستەش دەچینە بەڕێوەبرایەتی هاتوچۆی هەولێر. لێرە گوتەبێژی هاتوچۆ باز لە هۆکار و زیانی ئەو ڕووداوانە دەکات. پرۆسەی لێخوڕین و هاتوچۆی سەلامەت سێ دوژمنی زۆر گەورەیە. دوژمنی یەکەمیان دەبێ ئەو بزانین کە بێئاگاییە. دوژمنی دووهەمیان تیژڕۆییکردنە. دوژمنی سێهەمیان سەرڕۆیی بە هەنتاڵنەگرتنی یاسا و ڕێنماکانی هاتوچۆیە. کاتێک ئەو سەیە لە هەر ڕووداوێک هەبوو واتە دەبێتە کارەسات. ئەو ڕووداوەی کە کەوتەوە کە لەسەر ڕێگای هەولێر بەحرکە بوو، ڕاستە کەشەکە زستان بوو و بارانیش بوو، بەڵام ئەو بارانی کە باری بوو بە تایبەتی لەو شوێنە هی ئەوە نەبوو کە ئەو کارەساتە بخڵقێنێتن. لەگەڵەوەی ئێمە دەڵێن لە کەشی باران و لە کەشی زستان پێویستە شوفێر چەند بە ئاگایە دوو ئەوەندەی کە بە ئاگای بێتن بۆ ئەوەی تووشی ڕوودا نەبێتەوە خۆی بتوانێت بگونجێنێتن لەگەڵ گۆڕانی کەشەوە. بەڵام لەو ڕووداوە ئەوەی هۆکاری سەرەکی و دەتوانین بڵێن بێئاگایی بوو، چونکە شوفێرەکە کاتێک کە دێتن لە سەرەتا ئەو لە لای ڕاستی شەقام دەڕوە، لە لای چەپ ناڕوە، لە لای ڕاستیش بە خێراییەکی یەکجار زۆر دەڕواتن. لە کاتێکدا دەبینێت لەو شوێنە بەنزیخانەی تەکسیەکانەیە کە بە بەردەوام سڕەی زیاتر لە 200-300 تەکسی وەستاوە لە بۆ بنزین تێکردن کە لەگاتە ناو سڕەی بنزیخانەکە هیچ شتێک نابێتن بۆی خۆی دەچێشێ بە تەکسیەک. پاس بخوا زیانی گیانی نەبوو، بەڵام کە زیانی گیانی نەبوو معناوە نییە کە شوفێرەکە شوفێرێکی سەلامەت بووە، بەڵکو لە بۆ سەدفەیەک دەگەڕێتەوە و لە شوێنی ئەو کامیرەیە گەر بێت و کەسانێک بپەڕیبانەوە لەوانەیە بووبانە قوربانی. سپاس بخوا شوفێرەکە خودی خۆشی چەند زامێکی بچوکی هەبوو، بەڵام زیان بە دوو ئۆتۆمبیل کەوت بە کامیرەی چاودێریش کەوت. کە دەڵێن شەقامێک خێرایی تیادا دیاری کراوە لە بۆ نمونە شەقامی 120 مەتری خێرا دەڵێن 110. ئەو 110 لە بۆ کەشێکی میسالیە، واتە نەهەور بێ، نەباران بێ، نەتۆز بێ، نەمستەوای بینین کەم بێتن، یعنی نەبەت چلەی هاوین کە تۆز و خۆڵ بێ، نەبەت چلەی زستان کە باران و تەم بێتن، لە بۆ ئەوەنی لە بۆ کەشێکی میسالیە. مەرج نییە کە دەڵێن 110 بەردەوام بڕۆین. لە بۆ کەشی باران و تەم باشترین و سەلامەترین خێرایی دەتوانین بڵێن لە نێوان 60 لە بۆ 70 زیاتر نییە. بە ئاگایی بۆ تیژڕۆیی نەکردن و هەوڵ نەدان بۆ تێپەڕاندنی هەڵا بە تایبەتی لەو ڕێگانەی کە تاکساید و هاتوون چوونیان لەسەر، یعنی بۆیە ئێمە دەڵێنە شوفێرانی بەڕێزمان کاتێک کە بەو ناوچانە تێپەڕ دەبن ئارامگرتنتان زۆر میمە بە تایبەت کە دەزان لەو ڕێگا قەرەباڵغی بەردەوامیشەیە. بۆیە وا پێویست دەکاتن بە خێراییەک لێ بخڕن، خێراییەکی کەم بێتن و لەو شوێنانە کە دەگەونە هەورازەکان بە هیچ شێوەیەک تێپەڕاندن ئەنجام نەدەن لەو ئۆتۆمبیلانێ بەرامبەریان، چونکە زۆر جار دوا کەوتن لە گەیشتن زۆر باشتر لەوەی کە بە هیچ شێوەیەک نەگەیت و تووشی کارەساتێک بێت.
سەبارەت بە مەترسی و بیاگایی چۆنێتی شۆفێریکردن شارەزای هاتوچۆ دەبینین و باس لە کەمتەر خەمیەکان دەکات. چاکسازی لە بواری هاتووە ئەرکی سەرشانی هەر هەمومانە، ئەرکی سەرشانی تاقی کۆمەلگایە و ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە. چونکە بەڕاستی هەر هاوڵاتیەک لەم گۆی زەویەدا هاتوچۆ دەکات بۆ پەیداکردنی بژێویژانی چارەسەرکردنی ئیشە ڕۆژانی. لەبەرەوە ئەو یاسایە ئەگەر جێبەجێ نەکەی دیارە ئەو هاتوچۆ یاسایەکی گرتوخۆی، ئەگەر جێبەجێ نەکەی کەم ئەندامەبی دەمریت بریندار ئەبی زەرەری سامانیەکەی. لەبەرەوە من داواکارم لە سەرجەم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان پابند بن بە جێبەجێکردنی یاساکانی هاتووە، چونکە بەڕاستی زۆر جار دەبینم برایەکی شوفێر بێ ئاگایانە مامەلە بە ئۆتۆمبیلەکەیەکە، یاخو مۆبایل بەکاردێنی، یاخو بە هەڵە دەرەچێت لە ئۆتۆمبیلەکەی پێشەوە، یاخو حسابی پێشینەی هاتوچۆ ناکە. ئەمانە وە زۆرشتی کرد گرفتن بۆ برای شوفێر. ئەگەر برای شوفێر لە نووسینگەکان بەڕێکوپێکی شارەزایی پیادەکردنی یاساکانی هاتوچۆ نەبێ، ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دەکەوێتە مەترسیەوە و هەر هاوڵاتێک سامانێکی نەتەوەییە، هەر ئۆتۆمبیلێک سامانێکی نەتەوەی، چکە بەپاری ئەم کۆمەلگایە ئەم ئۆتۆمبیلە ئەبێتە ئەملەیەکی ساعبۆ دەرنێرێ و ئۆتۆمبیلی پێ هاوردە دەکەن. ڕۆژانە 30 ئۆتۆمبیل پیاکدادان دروست دەکات، سەرنشینەکەی بریندارە بێ کەمەندار بێت کە هەردووکیان زەرێکی گەورەی لە هەرێمی کوردستان دەکەون. بۆیە من داواکەم لە سەرجەم شوفێرە بەڕێزەکان لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلە خۆیان لەبیر نەچێتەوە، مۆبایل بەکار نهێنن، خۆیان ببەستنەوە. ئاوێنەکان زۆر گرنگە، متابعی ئاوێنەکان و سیارەکانی دواویان بکەن. بەڵام بەڕاستی ئێستا من ئەبینم یعنی بەڕاستی ئاڵۆزیەک لەسەر شقامەکان ئەبینم، یاخو ئارامی شقامەکان تێکچووە بەهۆی ئەوەی کە ئەم برا شوفێرانە پابەند نین و نووسینگەکانیش بەداخەوە تاکو ئێستا ئەو شوفێرانە بە شێوەیەکی ڕێکوپێک دروست ناکەن کە بچن ئەو مانۆرە دەست پێ بکەن وەڵەتی لێخوڕین بەدەست بێنن. من نامەوێت 100 جار وتومە من نامەوێت، من ئەمەوێ شوفێر دروستکەم نەک وەڵەتی لێخوڕینی ببێ. ژیانی هاوڵاتیان بەڕاستی کەوتەتە بەترسێکی زۆر گەورەوە. ڕۆژانە گیانی هاوڵاتیان بە هەدەر ئەڕوا، خوێنی جگەرگۆچەکانمان لەسەر شقامەکان دەڕژێ، بە تایبەتی لە ڕێگەکانی دەرەوە. ئومێدەوارم کە پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و هەمیشانەوە دەیڵێمەوە هەمومان بەرپرسیارین لە چاکسازی لە بواری هاتوچۆدا، چونکە ئەمە گرفتێکی گەورەی هەر هەمومان هاتوچۆ دەکەین. لەگەڵ مەفرەزەیەکی هاتوچۆی هەولێر دەردەچین و دەمانێت بزانین ئەو بێ ئاگاییە لە ئەنجامی کەمتەر خەمی شۆفێرانە و بۆچی بێئاگان و پابەندین. لە بەرنامەی ئەم جارێ ترافیک زیاتر تیشک دەخینە سەرەوەی کەوا شوفێر دەبێت زۆر ئاگاداری لێخوڕینەکانی خۆی بی، زۆر ئاگاداری پێشەوەی خۆی بی، زۆر ئاگاداری تەنیشتەکانی خۆی بی. ئۆتۆمبیل لێخوڕین دەبێت بە بریاییەوە بی، بە شێوەیەکی یاسایانە ئۆتۆمبیل لێ بخرێت، نەوەکو شوفێر بەداخەوە نەزانێت یاسایەکانی هاتوچۆ، هێمایەکانی هاتوچۆ و ئەو هێمانەی کەوا لەسەر شەقام هەیە بۆ چ دانراوە تا چەند سوود لە هێمایەکان وەردەگری. بەڕاستی هونەری شوفێریکردن لای هەموو کەسێک بەردەستە نابی، یعنی شوفێر هەموو کەسێکەوە لەسەر شەقام ئۆتۆمبیل لێ دەخورێت ئەوە نابێ ئێمە بڵێن شوفێرە. چەندین کەس هەیەکەوە لەسەر شەقام ئۆتۆمبیل دەخورێت مۆڵەتی لێخوڕینی نییە، ئەوەیس لە یاسایەکانی هاتوچۆ تێنەگەیشتە. بۆیە ئەمانە سەرچاوی گرفتەکانی سەرشەقامن ئێستا بەڕاستی. خۆشبەختانە ینی راپۆرتمان لەسەر شەقامە خێرایەکان کرد بە گشتی بە تایبەتی شەقامی 120 مەتریک لۆدێکی زۆرمانی خستە سەرەوەی کەوا شوفێرانی بار هەڵگرت بیانەوێ چۆن لەسەر شەقام بڕۆن بە تایبەت ڕێگای خێرایەکان چۆن لە بەرژەوەندی خۆیان بەکار بێنێ، هەوان هەم لە بەرژەوەندی ئۆتۆمبیلەکانی تر بۆی ڕوودا و دروست نەبی. خۆشبەختانە تا ڕادێکی زۆر دەتوانم برێم 170 بۆ 80 زیاتر ئۆتۆمبیلی بار هەڵگرت ئێستا لەسەر شەقامە خێرایەکان پابەندن بە ڕۆیشتن لە دەستە ڕاست. ئێمە لەیەک لە شەقامەکانی شاری هەولێرین، ئەو شەقامێکەوە پێی دەوترێت شەقامی هەولێر خەبات. بە تایبەتی ئەو کاتانێکەوە بەیانیانێتەوە لە کاتژمێر هەفتی بەیانی هەشتی بەیانی دەست پێ دەکات کە خەڵک دێتە حەلوەی سەوزە و میوە. ئۆتۆمبیلێکی زۆر لە مەفرەقی تووڕەق بە ئاراستەی پێچەوانە دەڕۆن، واتە عەکس سیر دەڕۆن، شێوێش ڕۆنگ سایک دەڕۆن لەسەر شەقامەکان.
ئەم ڕووسایدەش دەبێتە هۆی ئەوەی چەندی ڕووداوی تەسەین دەکەوێتەوە بەڕاستی ئێمە هەردەم داوای هاوکاری دەکەین لە برا شوفێرەکان هاوکار بن لەگەڵ ئێمە هاوکار بن لەگەڵ یاسایەکانی هاتوچۆ و ئێمە لەسەر شەقامین بۆ غرامەکردنی ئەوان لەسەر شەقامنینە ئێمە بۆ لەسەر شەقام بۆ ئەوان هۆشیارکەینەوە و پابند بن بە یاسایەکانی هاتوچۆ بۆ ئەوەی مخالفاتی مروری نەکەن دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ. زۆنی باشی بنزین تێ دەکەی هیچ جێچنەوە تو ڕاست و ڕاست بڕێ بنزین تێکەی لە تووڕقیش بێ لەولاتر بنزین هەیە دەسوڕێەوە لە فلگەی باز دەسوڕێەوە بنزینەکەتەوە دەوی دەوەرە خوارە تماشەکە بنزین بەرامبەرتە باوەڕکە ئێرە ئەوێندە نێزیک ناوەڵا دەسوڕێەوە نیا لە بنزینەکەی تێکەی جارشکە مخالفەی بسوڕێەوە. ڕۆژانە ئەوە حالی ئەو شەقامەیە کە کاتێک پۆلیسی هاتوچۆ دەبین لە سەر شەقامەکان ڕاستە خۆ دەسوڕێنەوە زیاتر ژیانی خۆیان دێخنە مەترسی فی سەبیلی ئەوەی نەکەنەوە دەست مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ ڕۆژ سایت هاتیە دەرێ بنزینم نەمایە کە چیان دەرێ ماتۆرەکەم عاتل بووە باوەڕکە ئەو بنزیخانێکەوە ئەلێرەیە ئەوەی بەرامبەری نێزیکترە بەڵام تەنها مەبەستیان ئەوەیە سەرپێچەکە ئەنجامدەن بە شێوەیەکی پێچەوانەی ئاراستەی شەقام بڕۆن هەم ژیانی خوان هەم خەڵکیش دێخنە مەترسی بەڕاستی ئەوە بەڕاستی لەبەر چش لە بەرنامەی ترافیک باز دەکەن بۆ ئەوەی شوفێرانێک هەنە شەرم لە خۆیان بکەنەوە ئەم زۆرە سەرپێچیانە نەکەن بەڕاستی کارەساتە گەورەترین سەرپێچی هاتوچۆ ئەوەیە کەوات و بە شێوەیەکی پێچەوانە بڕۆی بەرامبەر خەڵک بەڕاکە خەڵک لە سایدی خۆی دێ بەڕاستی کارەساتە برای عەزیزم واز لەم زۆرە سەرپێچیانە بێنن بۆ سەلامەتی خۆتان بۆی ڕێگاوبان و یاسایەکان ناشرین نەبن. باشی بابا چ دەوێتەوە هاوکارت بکەیت؟ وڵای مەمنونم بەس ناڕاتم وەڵا 120 تۆزەك مەترسیدارە شوێنەکەت ئەگە لێرە بچێ ژۆر لەو خەدەمی زۆر ئاساییتر دەبی باشە برام کوێت باشە ئەتوو پێکەوە نەنگۆ یا لەوە سەڵ چ دەکرێت با لەگەرتان ئەلێ دوورتان کەینەوە باشە لە بۆ سەلامەتی خۆ باشە دێ سەبرت لەو خەدەمەیە داخل بە لە شوێنە شڕاک لە بە ئیسلاحات خۆتیش خۆتان بکەن باشە بابا ستا پێ ناوێ دێ سەرچاو بۆچی شوفێرەکان کە دەبین کاتێک تووشی ڕووداوی هاتچۆ دەبوون یەکەم قسەیان ئەوەیەکەوە دەرێن وەڵا ئاگامان لێ نەبوو ونیە دەرێ ئاگامان لێ نەبوو ئەو قسە زۆرە ونیە کە دێستە دەگەڕێتەوە ماڵەوە لەوانەیە بۆی خزمەکانی سەرزنشتینەکان دەرێ وەڵا ئۆتۆمبیلشتی شکاندیەوە سەرە من ئۆتۆمبیلشتی شکاندیەوە سەرەت و زۆربەی ڕووداوەکان شوفێر ئەو قسێ دەکا وەڵا ئۆتۆمبیلشتی لەسەر شقام شکاندیەوە بۆی ئەم لە دەستم وەریگرت و وەرگەڕام و بینەوە بەردەم ونیا دەبی زۆر تەحمل بکەیت دەبی هێ من بی ازدحام سیارێکی زۆر هەیە تەبعاً لە هەر غافلەتێک لە هەر ئاگالێ نەبوونێک لە خۆت زۆر داوا لێبردن دەکەی ڕامانگرتی چاوت ماز دەکەین ڕامانگرتی ئەمە دەستخۆشی لە تو دەکەین لە شە ساغ بیا ڕبی فەرمو چاوی سبب حوادث لە بۆ چ دەگەڕێنیوە تو؟ والله ئەوەل جار سرعتەکەیە دوم جار تەلەفۆن کردن زۆر موبایل یعنی موبایل خەڵکی ئێستا کەوا دەبینین زۆر بێئاگایە لە لێخوڕنەکانی ئۆتۆمبیل ینی تۆ سببەکان لە بۆ چ دەگەڕێنەوە لۆ بێئاگایە شوفێر لەبەرچی ئاگای لە خۆی نییە ئاگای لە لێخوڕی نییە نسبەتی خۆم بە زۆری سیاقەتە ئەوەیە موبایلەکەیە موبایل عالم زۆر مشغولی موبایلەکەیە ئەو دیسان سرعەتی زۆر تاسیری هەیە و بەڕاستی سارەکانی ئێستا هەموو نوێنن هەر پێ دەنێ دەگاتە 120 بەتاکید ئەوە یەکە لە هۆی زادەکانیشمان زادەکان باشن یان خراپ زۆر باش زۆر باشە 150 کەم دایم پێیان دەسمودێمەوە زادەی زۆر باشن زۆر باش لە کاتی تیزوارکردمان لە سەر شەقامەکان بە شێوەیەکی مەیدانی
دەبینیکەوە پێش چەند خولەکێک ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە لەسەر شەقامی 120 متری. ئێستا دەچین بزانم هۆی ڕووداوەکە چ بووە و وەزەر و زیانی ڕووداوەکە چ بوو. سایەخەکان چێ بوو؟ ئەو سایەخە چیان سایەخە؟ ئەویت کە؟ لێچیان نەداوە کولێکدان شکاندی تۆ سەرکیاچی ئەوە تەنگاو کردیەوە شاتە خۆگەیاندیتەوەی ئەوەش هاوێشتە ئەوێ لەسەر کرێنی هەواونیە لەسەر کرێنی هەوا ئەوە خۆی بەوی دادا یەکەم جار تەمەشابراخەوە لە سایدی ناوەندێ هات لە سایدی ناوەندێ ئەوە هەر دوتان لە سایدی ناوەندێ بوو سیارەکات ئەو لە پشتۆلێدا ئاتولاتدا ساراتە پێشم ینی لامەدا بەلێدا لامدا ئەو لە پشتۆلێدا ینی برێن تو کێشەکە دروست کردیە ئەخۆم نەکردووە کێشە دروست دەستەکانت خۆش مهم سەلامەتن الحەمدوللا زۆر باش ینی ئەوە لە سایدی خۆی هاتیە لە سایدی خۆی هاتیە و لایانی خۆی نەگۆڕیە بەنا ئەو برایە لایانی خۆی گۆڕێ لەبەرچێ لەبەر خۆی قوتارکە لە ئۆتۆمبیلەکەی پێشە خۆی بۆی تووش ڕووداوی هاتچۆ نەوی بەڵام لە هەمان کە تووش ڕووداوی هاتچۆ بوو. ئێمە لە تیجوالێکی مەدانی بن ئەمڕۆ لەسەر شەقامی 120 متری و چەند شەقامێشتر لە نێو شاری هەولێر لە ناکاو تووشی حاڵەتێک بووینکەوە ڕووداوێکی هاتچۆ لە پێشمان ڕوویدا بە گوتەی شوفێری ناوبراو ئەو برا شوفێرە کەوا خۆی دەرباز کردووە لە شوفێرێکی تر لە خێراییەکەوە شوفێرێک لە پێشەوە کەم تەرخەمی نواندا لە شوفێرێکردن بەڵام مەسافەی ئامانی لە نێوان خۆی و ئۆتۆمبیلی پێشخۆی بەجێنێشوە بە پێی پێشینەکانی هاتچۆچیش دەمانەوەی لەوان ڕوون بکەینەوە برا شوفێرانە حەزیان لێیە لە ڕووی یاساییەوە بزانە کامیان کەم تەرخەمە بەرامبەر ئەوی تر بۆ ئەوەی بۆیان ڕوون بێتەوە کامیان بە کەم تەرخەم دادنێن لە ڕووداوەکە بە پێی پێشینەکانی هاتچۆ بۆ هەموو لایەک با ڕوون بیتکەوە هەر شوفێرێک لاینی خۆی بگوازێتەوە بۆ لایەن شتر خۆی بکێشێ بە ئۆتۆمبیلشتر ئەوە بە کەم تەرخەم دادنێت لە ڕووداوەکە ئەو ئۆتۆمبیلانێکەوە نزیکن لە یەکتر ماوەی دنیا لێنەوە خۆی ئۆتۆمبیلی پێش خۆی بەجێ ناهێڵیت بەڕاستی ئەمە یەکێکە لە هەرە هۆکارە سەرچەکانی ئێستا کەوا لە نێو شار هەیە لە بەهۆی ئەو هەموو زۆربوونی سیارە دەبێ شوفێر هەردەم ماوەی دنیای لە بەرامبەر خۆی ئۆتۆمبیلی پێشخۆی بەجێ بێت یەکێک لە ڕووداوەکانی هاتچۆشکا و ڕوویداوە ئەوە هۆیەکەی بەوەکەوە ماوەی دنیا لە نێوان خۆی شوفێری پێشخۆی بەجێ نێشتووە و بوویتە هۆی دروستبوونی ئەو ڕوودایە الحەمدلله ڕووداوەکە تەنها چەند زەرەرێکی مادیان پێگەیشتووە بە سوچی الحەمدلله بەڵام خۆشبەختانە بەجیان سەلامەتن هەردوو شوفێر و هیوادارین هەموو شوفێران کەوا ئێمە لە بەرنامەی ترافیک بۆیان ڕوون دەکەنەوە خۆیان بپارێزن لە ڕووداوەکانی هاتچۆ ئەویش بە جێبەجێکردنی یاسایەکانی هاتچۆوە لاینەکان پێشینەکانی خۆیان بزانن بە هیچ شێوێک تووشی ڕووداوی هاتچۆ نەبن. ترافیک بەشێک لە ئەرک و ڕۆڵی پۆلیسی هاتوچۆ نیشان دەدات بۆ پاراستنی شۆفێران و سنووردارکردنی ڕووداوەکان و سەرپێچیەکان. ئەمڕۆ ئێوارە هەڵسانی بەدانانی مەفرەزەیەک لە یەکێک لە شەقامەکانی شاری هاوڕێ ئەو شەقامێکەوە لە بەحەرکە بەرەو ناو شار دێت تەنها لەو سایدێک کە لە بەحەرکە بە ناو شار دێت لەو سایدە تێبینی ماکودەوە شوفێران بە خێرایکی زۆر دێن لەبەرەوەی لە کامیرەکانی چاودێری کاتێک کە تێدا پەرئینجا خێرایەکانیان زیاد دەکەن کاتێک کە بەرەو ناو شار دێت چەندی ڕووداوی کارەساتی دڵتەزێنمان هەبووە لەو شوێنە بەڕاستی تێبینیمان کردووە لەسەر خێرایی ئۆتۆمبیلەکان لەم شەقامە بۆیە دام هەڵسانی بەدانانی مەفرەزەیەک بۆ ئەوە هەر هیچ نەبی ئۆتۆمبیلەکان جار بازار لێرە بزانێتەوە مەفرەزەی مرور هەیەوە خێرایەکانیان کەم بکەنەوە و خێرایەکانی یەکسان بکەن بۆ خێرانکەوە بەهێمایەکانی هاتچۆ لەسەر شەقام دانراوە. چۆنی باشی ئەحواڵت باشی خوشی من ئەحواڵ چۆنە سەلامەتی باشی ئەتوو پێت گۆ خۆت بەستەوان بەخۆی خۆی بەستاوە عافیە وەڵڵا عافیە دەست خۆش مەمنون دەست خۆش عافیە. براجە ماندی نەبی باش قوربان ئەو مداران چ زەمبەرجانێ لە پێشەوەیان دادنەی ئەخ نابی مەمنوع بە قوربان وەرنە پشتۆ دێ باشە ئەخ با بستنە پشتۆ بە قوربان لۆ لە پێشەوە نابی لە بەرەوەی گچکەنە باشە بابی من باشە بۆ جەرگم حادزمە ئەتو دانیش لێ خۆشت ببەستەوە دێ
ئەوە گچکەترە باشە دای قاشەکەش ببەستە مادەم هەر ئەوە نەبی بە عادز نەبی لێمان گەلە جەرگ دەی حەیات باشە بابی من ئەها تماشاکە بابا من داری گچکە نابی لە پێشەوە دانیشی باشە تێگەیشتن چۆنی باشی برای من ئەو مدارە گچکان لە چێ دەینەوەنگۆ برای عزیز لە پێشەوەی سوارمەکە ئەو قاشە چی سفار دەچ بەوی ناگەینی بەخوای گچکی ئەوە چاوەکە پێشەوە نیە وەڵڵا باشە لەلایەکی ڕاک دەبی بە پشتەوە باشە بابین دیاڵ چاوە لە هەموو شتێک گرنگتر لە سیاقات واتە لە لێخوڕینی ئۆتۆمبیل شوفێر دەبێت ئاسی هونەرێکی بەرزی هەبێ ئاسی هونەرێکی بەرز دەگرێتەوە بۆ ئەوەی کەوا شوفێر کۆنتترۆلی ئۆتۆمبیلی خۆی بکە بە تایبەتی لەو کات و ساتانێکەوە تووشی ڕووداوی نەخوازراو دەبێت خۆشەر نییە ئەو شوفێرێکەوە تووشی ڕووداوی هاتسۆ دەبێت هەموو جاری ئەو کەمتەر خەمبی لە لێخوڕینەکانی بەڵکو زۆربەی جار شۆفێرانی تری شەنە بەرامبەر دێن لە سایدی ئەو بەردێ بەڵام ئاگایی شوفێر ئەوە دەکات کەوا شوفێر خۆی دەرباسکە بۆیە هەردەم دەبێت شوفێر ئاگداری پێشخۆیبی و یاسایەکان وەکو خۆی جێبەجێ بکە بۆ سەلامەتی خۆی دەوروبەری. لە کاتێک شەقام و ڕێگاکان بە باشترین شێوە بۆ شۆفێران دروستکراون و سەرجەم هێما و ئامرازەکانی ئاگادارکردنەوە و ڕێنوێنیکردنی شۆفێران فراهم کراوە. شەقامی فراوان و ستانداردی جیهانی و سەرجەم مەرجەکانی سەلامەتی و ڕووناکی دابین کراون. ترافیک بەردەوام لە هەوڵدایە بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی هۆشیار تا هەمووان پارێزراو بن و خزمەتگوزاریەکانی هاتوچۆ سوود بە بەرژەوندیەکانمان بگێنێت لە بری زیان گەیاندن.